لە ڕاستیە ئەم بڕیارە لە ئەنجامی گفتوگۆیەکی نێوان ترامپ و ئەردۆگان بووە لە دەوری سعات 10:30 شەو بە کاتی ئەمریکا. ئەمە بڕیارێکی مفاجئ بوو بۆ هەموو جیهان و بۆ هاوپەیمانەکان لە ڕۆژئاوای کوردستانیش بۆ شەڕوانان بۆ هێزەکانی سووریا دیموکراتیش لە باکووری سووریا و ڕۆژهەڵاتی سووریا. ئەمە بە بۆچوونی ئێمە هێشتا ئەم هێزانە ئامانجەکانیان بە تەواوەتی نەپێکاوە. داعش شانە نووسەکانی هەمومان ئاگامان لێ چەندین ڕۆژە بەیەکەوە لەگەڵ هێزەکانی سووریا دیموکراتیە چەندین شانەی نووسوی مەترسیدار لە ناو ڕۆژ ئاوایە دەست بەسەر کراوە. هێشتا دەستورێکی دیموکراتی بۆ سووریا نەنووسراوەتەوانێ. هێشتا گەلانی سووریا پێکەوە نەگەشتونەتە ئاشتیەکی سەقامگیر کە ببێتە مای ئەوەی هەموو گەلان پێکەوانێ بە ئاشتی پێکەوە بژین. هێشتا تەداخلی دەوڵەتان و گروپە میلیۆنەکان و تیروریستان لە ناو تورکیا لە ناو سووریایە بە شێوەیەکی بەربەڵاو هەیە. بۆیە ئەم بڕیارێکی مفاجئەی تاگڕەوانەی ترامپە کە تەنانەت ئیدارەکەی ترامپ بۆ خۆشی زۆر رازینین بەمە و هەتا ئەبینین کە چەندین سیناتۆر و ئەندامانی مەزیسی شیوخیش دش بەم بڕیارەن و پیان خۆش نییە و ئەمە بێگومان ئەمە کارێکی نەئەخلاقیە بە هەموو پێوەرەکان. هەڵکردنی گڵۆپی سەوزە بۆ دەوڵەتی تورکیا و بۆ ئەو تەماحە فراوانخوازی و پاوانخوازیانەی ئەردۆگان بۆ خۆی کێشەی گەورەی لە ناو خۆیان هەیە کێشەکان بێنێتە دەرەوانێ. لە ڕاستی ئەمێ ئەوە بڵم کە بە هیچ جۆرێک ڕۆژهەڵاتی سووریا و باکووری سووریا هیچ مەترسیەک نین بۆ سەر ئاسایشی نەتەوەی و نیشتیمانی دەوڵەتی تورکیا. ئەمانە هەمووی درۆیەکی شاخدار و درۆیەکە هیچ بنەمایەکی سیاسی و ئەخلاقی نییە. ئەم گەلەگەلێکی ئاشتی خوازە گەلێکن ئەیانەوێ حتا مەترسینین بۆ سەر دەوڵەتی سووریاش. ئەمانیان لە چوارچێوەی دەوڵەتی سووریا مافەکانی خۆیان بەدەست بێن و پێکەوە لەگەڵ گەلانی سووریا پێکەوە بژین. کاریگەرەکانی زۆر مەترسیدارە، ینی بۆی هەیە بە ملیۆنان مرۆڤ لەو ناوچانە ئاوارە بوون چونکە خەڵک ڕەفتارەکانی گروپەتی سەکانی لە عەفرین بینیوە، ڕەفتارەکانی دەوڵەتی تورکیای لە عەفرین بینیوە کە چۆن تەنانەت دارزەیتونەکانیان سووتانەوە و بڕیوەتەوانێ، چۆن ماڵەکانیان خەڵکیان سزا تەعزیباوە هەتاکو و مردن، چۆن کۆمەڵکوژی خەڵک ئەکەن، یعنی نە لە مناڵ ئەگەڕێنەوە نە لە ژن ئەگەڕێنەوە لە پیر ئەگەڕێنەوە. ئەمانە بە شێوازێکی درڕندانە لەگەڵ خەڵکی مەدەنی عەفرین ئەوانش کە لە ماڵەکانی خۆیان ناماونەتەوە بە تۆمەتی جۆرا و جۆر ئازاری خەڵگەیان. لەبەر ئەوە خەڵک بڕیاری بەرخودانیەوە حتا لە توانایە بێ بێگومان بەرخودان ئەکات، ئەبێ وڵاتانی هاوپەیمانیش ڕێگەنێن بە هێرشێکی بەربڵاوی تورکیا چونکە کاریگەرەکانی لەسەر ئەوانیش ئەبێت سبەینێ ئەو خەڵکە ئاوەرە بوو ئەبێ بەبار بەسەر ئەوانەوانێ. کورد هەر لە هەواڵانی ڕۆژ ئاوا هەر لە هەوڵ کاتەوانێ ینی ئامادەکاریان بۆەوە کردووە چونکە لە 100% پشتیان بە ئەمریکا و ئەوروپا نەبەستووە. بۆیە ئامادەکاری سەربازی و ئەو چاوەڕوانیوان کردووە کە دەوڵەتی تورکیا دەوڵەتێکی شەڕانگێزە ڕۆژە لە ڕۆژان هێرش بکاتە سەر ڕۆژاوە. هەموو ئامادەکارێکی بۆ بەرەنگاربوونەوەی ئەو هێرشانە کراوە. لە ڕاستیە ئەوە شتێکی مێژوویە کە لە ڕابردووشە ئەو بە شێوازێک لە شێوازەکان ینی گەلی کورد بەجێ هێڵراوە. ئێستاش ئەمە ئەبێت ئیتر ینی لەم کارێ ئەگەر ئەوە بکرێت چونکە ئێستا جیهانی سۆشیال میدیای زۆر بەربڵاوە. ینی ئەمە بینراوە چۆن 5 ساڵە کورد لەگەڵ ئەمریکا و هاوپەیمانەکانە شەڕی درڕندە
ڕێکخراوی جیهانی کردووە داعش بێگومان ئەبێ بە دەرسێکیش بۆ ئەوی لەمە و دوای زیاتر ئێمە پشت بە خۆمان بەستین چونکە ڕۆژێک لە ڕۆژان ئەمانە هەر ئەگەڕێنەوانێ بۆ وڵاتەکانی خۆیان ئەبێ کورد لەناو خۆیان یەکێتیەکی دیموکراتیانە یەکێتیەکی نیشتیمانی لە نێوان خۆیانە جێبەجێ بکەن کورد ئەوەنە ئیتر لە پشتەوانێ زاربە لە یەک نێن دوژمنی یەک نەبن ئەبێ بزانن کە ڕۆژ ئاوە پاڵپشتە بۆ باشوور ئەبێ پاڵپشت بێ بۆ ڕۆژ ئاوە یعنی تەجروبەی ڕێفراندۆم هەیە تەجروبەی داعشەیە کە چۆن تورکیا پشتی لەگەلی کورد کرد یعنی بۆ ئێمە بێ ئەزمون لە ڕابردوو وەربگرین ئێمە پێکەوانێ پشتیوانی یەک بکەین دژایەتی لایانی کەم ئێمە دژایەتی یەک نەکەین دۆستی یەک بین بتوانین پێکەوە ڕوبەڕووی دوژمنەکان بین چونکە دوژمنەکانمان هاو بەشن